خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم ئامادەین بەیەکەوە پانۆڕامایی ئەم شەوتان پێشکەش بکەین. گۆڕانکاریەکان هێندە خێرا و تیشتێپەڕن پێویستی بە کەسانی ورد و خاوەن توێژینەوە و بە ئاگا هەیە بۆی ئێمە بتوانین هەمیشە گوتارمان یان تێگەیشتنمان بۆ بینەرەکانمان تێگەیشتێکی ورد و زانستی و پڕ زانیاری بێ. ئەم شەو میوانداری دکتۆر عادل باخەوان بەڕێوبەری پەیمانگەی ئەوروپی بۆ توێژینەوە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاستمان کردن کە بەڕێزیان لە پاریسی پایتەختی فەڕەنساوە لەگەڵمانە بێ. لەگەڵ دکتۆر عادل هەم باسی ناوخۆی هەرێمی کوردستان، پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسیەکان، ئایندەی هەرێمی کوردستان و ئەو ئاڵۆزیانەی کە پەیوەندیان یان کاریگەری ڕاستەخۆیان لەسەر عێراق و هەرێمی کوردستانیش هەیە ئینشاڵڵا باسی لێوەکەین. دکتۆر زۆر سپاس بۆ ئەو دەرفەتە، سوپاس دەکەم کە بەشداری لە پانۆڕامادامەوێ. سەرەتا با پرسیارێکی دیاریکراو دەست پێ بکەمەویش ئەوە بوو کە بەڕێستان سەرۆکی پارتی دموکراتی کوردستانتان لە فەڕەنسا بینی و چەند جملەیەک چەند ڕستەیەکت وت کە لە هەرێمی کوردستان دەنگدانەوەی زۆری هەبوو کە سەرۆکی پارتی دموکراتی کوردستان بە دەستپێشخەری دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. لەگەڵ بە ڕێزیان باسی تیتان کردووە ئەگەر ڕێگە پێدراو بەیان کاریگەری نەبێت لەسەر ڕەوتی دەستپێشخەریەکە بۆمان باسکەی ئەوە چی بوو چکە لەوەوە چینە بابەتەکانی دیکە. زۆر سپاس کاگزانە بۆ جەنابەت بۆ کورسات نیوز کە یەکێکە لە تەلەڤیزیۆنە باشەکان کە من هەمیشە پێم خۆشە لێوە دەرکەوم و زۆر بە دەگمەن داوەتنامەی کورسات نیوز لە ڕادەکەمەوە بە پیشوانەی بەشێکی تری لە تەلەڤیزیۆنەکانەوە. بەڵام ئەگەر ڕێگەم پێی پێشەوەی وەڵامی ئەو پرسیارەی جەنابەت بدەمەوە دوو قسە لەسەر ڕووداوەکانی ئەم دوای نیوەڕۆیە بکەم. پەلامەرەکانی ئیسرائیل بۆ سەر دەوحا وەڵاویستم ئەوە بکەم بە محوەرێک بەڕێز دکتۆر. ئەدە زۆر باشە بەس کاتە بە هەتە نادوو ڕستا دایکە ڕۆشتە ناو محوارەکە قسەکەن ئەوە کاکزانە ئەوە ڕووداوێکی یەکجار زۆر گەورەیە. ئەوە با بڵین بە جۆرێک لە جۆرەکان ئەمان باتە سەر ئەو ناونیشانی ئەو کتێبەی کە من بە فەڕەنسی بڵاوم کردەوە مانگی پێنجی ئەم ساڵ بە ناوی لا دێکۆمپۆزیسیۆن دی موێن ناویۆن، ینی با بڵین هەڵوەشانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هەڵوەشانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو سنوور نا، وەکو سنوور هێشتا مەرحەلەیەکمان ماوە بگەین پێ، ینی ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کە لە دوای سایکسپیکەوە وەکو سنوور دروست بوو هێشتا هەڵ ناوەشاوەتەوە. بەڵام ئێمە لی نزیکە بینەوە بەس ئەوەی کە هەڵەوەشێتەوە زیاتر پۆلە ژێوپۆلەتیکەکانی پێش 7 ئۆکتۆبەرە لێدان لە قەتەر چ لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەوە چ لەلایەن ئیسرائیلەوە، چونکە پێشتر کۆماری ئیسلامی ئێران لێیە لە بنکە ئەمریکەکەیە کە لە قەتەر بوو. ئێستا ئیسرائیلیش لە حەماسەدا کە لە قەتەرواتە هەردوو لایەنەکە کە لە جەنگان لە قەتەر ئەدەن و قەتەریش خۆتەزانی دڵی زیندوی وڵاتانی کەنداوە. دڵنیاتەکەمەوە کاکزانە ئەمە کارایی ڕاستەوخۆدا ئەنێ بۆ ئەوەی پرۆسێسی هەڵوەشانەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە پێش 7 ئۆکتۆبەر ناسی ومانە بەهێزتر و تونتر بکە، ینی تیشتر بڕاتە ئەم پرۆسیسە. و ئەمەش بێگومان چەند ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناو پرۆسێسی هەڵوەشانەوە بێت چ لە ڕووی جیۆپۆلەتیکەوە و لە قۆناغێکی ترا لە ڕووی سنوورەوە ئەوەنە لە بەرژەوەندی بێگومان پرسی کووردە. بەڵێ کەواتە ئەمە با ئەو دەستپێکە ئەبینە ئەو تەوەرەی کە ئەمانەوێ بە وردەکاریەوە باسی لێو بکەین. بێمەوە سەر پرسیارەکەی خۆم بەڕێز دکتۆر تایبەت بە هەرێمی کوردستان کە بۆ ئێمە هەرێمی کوردستان زۆر گرنگە کۆمەڵێک کێشەی هەڵپەسێررا و هەڵواسرا و ماوەتەوە. چی لەگەڵ بەڕێز سەرۆکی پارتی دموکراتی کوردستان بەڕێستان باسان کرد؟ چۆن کاکزانە خۆتەزانی دۆخی هەرێمی کوردستان وەکو پێویست نییە. بە پێچوانە ئەتوانین بڵێن ئێمە لە ڕووی سیاسیەوە کۆمەڵێک درزی گەورەمان تێبووە، ئەو درزانش مێژوویەکیان هەیە. لە ڕووی ئابوووریەوە دۆخی هەرێمی کوردستان وەکو پێویست باش نییە، چونکە ئێمە ئەزانین هەر هیچ نەبێت دۆخی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بەکوێ گەیشتووە وانە و پەیوەندەکانمان خۆتەزانی ئێمە کەی هەڵبژاردنمان کرد 20 نۆڤەمبەری 20 ئۆکتۆبەر بوو ئۆکتۆبەری ساڵی ڕابردوو
ئەوە تقریبان مانگێکمان مانگێک و ماوە شتێکی بۆ ماوە، بڕۆینە بەڵێ. ئۆکتۆبەرەوە وانی مانگێکمان ماوە بڕۆینە مانگی ئۆکتۆبەرەوە واتە ئەوە نزیکەی ساڵێکە ئێمە هەڵبژاردنمان کردووە بەڵام کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دانەمەسراوە چۆن ئێمە لەم قەیرانانە بڕۆینە دەرەوە چۆن ئێمە بتوانین کارێک بکەین کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دەورمان هەمووی بە ئاگرگیرەوە ئەسان چۆن کاکزانە با ڕێگەم بدە با قەڵەیەک ڕاستکەمەوە بۆ بەشێکی زۆر لە ڕۆشنبیرانی کورد بەداخەوە بەشێکی زۆر لە ڕۆشنبیرانی کورد کاتێک لەگەڵ هەرێمی کوردستانە مامەڵەکەن و من خۆم یەکێکم بەشێک بووم لەو هەرە زۆر ڕۆشنبیرە زۆرەی هەرێمی کوردستان کە پێشتر کە ماوەیەکی زۆر کە چەند ساڵێک لەو هەڵا ئەژیان بەڵام دواتر کە ڕۆژمە ناو کۆمەلگای نێودەوڵەتیەوە کە ڕۆژمە ناو مامەڵەکردن لەگەڵ دنیای دیپلۆماسی ڕاستە و خۆوە ئاوەکو توێژەرێکی ئەکادمی تێگەیشتم کە ئەم ئەپرۆشە ئەم مقاربەی من هەمە بۆ هەرێمی کوردستان هەڵەیە و پێویستە لە ڕێی ئەپیستیمۆلۆژیەوە تەواوی منهەژوی بیرکردنەوە و ڕوانینەکەم بگۆڕم ئەگینا ئێمە هەمومان بە هەڵا ئەڕۆین هەڵەی زۆر گەورەی بوونیەوی هەرێمی کوردستان کاکزانان نابێ ئێمە وەکو بەشێک لە نەرویج تەماشای کرد نابێ ئێمە چاوەڕوانی ئەوە بین کە ئەو مامەڵەی ئەیکەین لەگەڵ پاریس و بەرلین و لەندەنا چاوەڕوانی هەمان مامەڵە بین لەگەڵ هەرێمی کوردستانە نە ئەمە هەڵەیە لە ڕووی جیۆپۆلەتیکەوە لە ڕووی مێژوویەوە لە ڕووی کولتوریەوە و لە ڕووی سیستمی ئامادەباشی کۆمەلگای ئێمەوە سیرکە تۆ ئێرانە لە دەورتە ئێران لە جەنگێکی خوێناوی یەکجار گەورایە وەنیە تورکیا بە هەزار قەیرانی یەکجار گەورەوە ئەکلێتەوە سووریایە تازە بە تازە ڕژێمێکی خوێن ڕێژی کە چەکی کیمیاوی بەرامبەر نەتەوەکەی بەکارهێنا بوو کەوتووە و کە شکستی هێناوە و ئێستا کەسێک هاتووەتە سەردەسەڵات کە پێشتر قاعیدە بۆ دوایی بۆ بە داعش سەر لە نوێ بۆتەوە بە ئەلقاعیدە ئێستا بۆ بە سەرۆ کۆمار وانێ بۆ بە سەرۆ کۆمار پاشان دواتر تۆ ئوردونت لە بەردەستایە دراوسێتە تەماشاکەی ئوردون دەوڵەتێکی یەکێکە لەوانەیە کە پێوترێ فڕیژل ستیت ینی دەوڵەتی هەش دەوڵەتی لەرزۆکە کە هەموو دقەیەک ئەکرێت سەر لەبەری هەڵبۆشێتەوە لەولاتر تۆ ئیسرائیلە وانە ئیسرائیلە لە کاتا لە جەنگە لەگەڵ حەماسە لەگەڵ سووریایە لەگەڵ لوبنانە لەگەڵ ئێرانە لەگەڵ یەمەنە لەگەڵ عێراقا چەند جار ویستوت تۆ هەرێمی کوردستانەکەی تۆ کە بەشێکە لە دەوڵەتێک ئەسڵان خۆی دەوڵەت نیە لەناو ئەم ئاگر و ئاسنایە ئەمە لەلایەک لەلایەکی تریشەوە تۆ باکوورت هەیە و باشوورت هەیە لە هەرێمی کوردستانە باکوور لەلایەن حیزبێکەوە ئەبرێ بەڕێوە باشوور لەلایەن حیزبێکیشتەوە ئەبرێ بەڕێوە دواتر تۆ هێزی پێشمەرگەی کوردستانت هەیە تا ئێستا نەتوانیوە هەمووی تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەیت نەتوانیوە سیستمی لەناو ئەمە چاوەڕوانی ئەوە بیت کە هەرێمی کوردستان وەکو بەرلین مامەڵەی لەگەڵاکەی لە ڕووی منهەجیەوە هەڵەیەکی یەکجار گەورەیە بەڵام بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بە کۆتایی پێنم بە دوودار بۆی بتوانیت پرسیارەکانی ترت بکەیت ئەوەی کە گرنگە لە ئێستاە بکرێت ئەوەیە کە سەرکردایەتی سیاسی کورد هەمووی پێکەوە پرسیار لە خۆی بکە ئێمە چۆن هەرێمی کوردستان ڕزگار بکەین لە نێو ئەو ئاگر و ئاسنەی کە ئێستا ڕوبەڕووی ڕۆژهەڵاتی ناوەڕاستبووتەوە بۆ وەڵامی ئەم پرسیارە بێگومان پێویستی بە دەستپێشخەری هەیە ئەگەر بێت و دەستپێشخەریەکی سەرتاسەری فراوانی بیناکرا و لەسەر لێبوردەیی گشتی لەسەر سنگ فراوانی گشتی و لەسەر ئیندیماژ و تێکەڵکردن نەبێ بە دڵنیایە و هێمە سەرکەوتو نابین لە خۆپاراستنی خۆمان بەڵێ ڕۆژنامە نووسێک کاک دڵشاد بوو لە ڕۆژانە لە سوۆشال میدیای خۆی لە فەیسبوک پۆستێکی کردبوو ئەڵێ زانیاریم هەیە کە ڕەنگە پارتی دموکراتی کوردستان بەشێک لەو پۆستانی کە یەکێتی داوایەکە دەستی لێی شل کردبێ و هەر ئەڵێ ئەوەش پێ ئەچێ دڵخۆشی و باسکردنی دەستپێشخەریەکەی دکتۆر عادل باخەوان بێ ڕاستە ئەمە بەڵام ئەڵێ هێشتا نەبووە بە دەڵەمەیە یعنی وەکۆڵەی نەبووە بە بابەتێکی سەرەکی و یان ببێت بابەتێکی کردارەکی سیرکە کاکزانە با من بۆ شتەکانت بۆ ڕاست بکەمەوە بەڵێ حکوومەتی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان بابەتێکی زۆر گرنگە بۆ ئێمە کە ئەڵێم ئێمە هەنی بۆ هەرێمی کوردستان بەڵێ
بۆ کورد گرنگە لە هەرێمی کوردستانەوە بۆ هەموو کورد گرنگە لە هەر چوار پارچی کوردستان بەڵام بۆ کۆمەلگای نێودەوڵەتیش گرنگە کۆمەلگای نێودەوڵەتی فشاری هێناوە بۆ سەر هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەرچۆنێک بۆ بە هەر نرخێک بۆ کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستان دروست ببێ کابینەکە دروست نابێ حتا پەرلەمان کارانەکرێتەوە وانە ئێمە لە زمانی فەڕەنسیا بەندێکمان هەیە لە کوردیشە دڵنیام هەیە بەس ئێستا بیرم ناکەوێتەوە ئەڵێ ئەبێ هەرگیز گاسنەکە نەخەیتە پێش گاکە ئەبێ گاسنەکە لە دوای گاکەوە بۆ ئەوەی بتوانێت خاکەکە بکیاڵێ ئەمە ناتوانین کابینەی دامی حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکەین بەبێ دانیشتنی پەرلەمان حەسەکەم بەڕوون و ڕاشکاویش پێت بڵێن پەرلەمانی هەرێمی کوردستان کارا نابێتەوە کاویش کارا نابێتەوە حکوومەت کابینەی نوێ دروست نابێ تاوەکو پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان گرێبەستێکی کۆمەڵایەتی و سیاسی نوێ کە جێکەی ڕێکەوتنی ستراتیژەکەی پێشوو نەگرێتەوە واژوو نەکەن بەیەکەوە نە پەرلەمان کۆ بێتەوە نە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستانیشدا ئەمەزرێت بۆیە هەنگاوی یەکەم ئەمەیە بەمە ئەمێت دەست پێ بکەن پێشخەرەکە ئەمەیە نەک کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان با زۆر ڕاشکاوی قسە لەگەڵ دەست پێشخەریەک ئەگەر هەبێ کاراکردنەوەی پەرلەمان نییە بەڵکو ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان پێویستە گرێبەستێکی نوێی یاڵەن قسەکانم وردە کاکزانە کۆمەڵایەتی و سیاسی چونکە بەبێ کۆمەڵایەتی سیاسەکە دەرەنجامی نابێ و بەبێ سیاسەکە کۆمەڵایەتەکەش دەرەنجامی نابێ واژوو بکەین لە نێوان خوانە بۆ ئەمەش پێویستە لە ئاستی باڵا لە ئاستی زۆر زۆر باڵا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان لە بەرزووترین کاتا کۆ ببنەوە بەڵێ بۆیە من ئەو پرسیارە لە بەڕێستەکەم بوونی حکوومەتێکی تۆکمە لانیکەم ئەتوانێ مخاتبەی کێشەکان بکە کێشەی قلیمیەکان کێشەی عراقیەکان و تۆکمە یەک دروستەکە ئەمەوێت لەوێوە بڕۆینەوە بۆ باسکردن لە کێشەکانی دیکە ئەجینا ئەزانم جەنابەت مەسەلەن سەرۆکی پەیمانگایەکی کە پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوەیە فی زمنیها کوردستان و هەرێمی کوردستانیش پێت وایە کەواتە بەپێی ئەو زانیاریانی کە بەڕێزت هەتە کە تۆ لەگەڵ بەردەوام هەم زانیاریت بەدەستەگات زانیاریت پێگام خەڵکی بارزە بینی یعنی لێک نزیکێک هەبێ یان ئەم بابەتە کەوتوتە دوای ئینتیخاباتی عراق من خۆ دەزانی لەگەڵ هەموو حیزبەکانی عراق و هەرێمی کوردستانە گفتوگۆم هەیە لە بەسرەوە هەتاوکو ئەگاتە هەرێمی کوردستان مادەم پرسیارەکەی تۆ سەبارەت بە هەرێمی کوردستانە با لە هەرێمی کوردستانە بمێنینەوە ئەوەندەی من گفتوگۆم کردبێت لەگەڵ سەرەوەی هەموو حیزبەکانی هەرێمی کوردستانە بە تایبەتی حیزبەکانی دەسەڵات ئەتوانم ئەو زانیاریە بەڕێزت بدەم کە تێگەیشتنێک و وشارەکی زۆر چڕ و پڕی بەرپرسیارانە لە ئارایە بەوەی کە ئەبێ بەرزووترین کات ئێمە بەرەو ئەوەی کە پێ عەرزم کردی پێشتر هەنگاو بنین بە خێرایی و ئەگەر بێت و هەنگاو نەنین لە کۆتاییە هەموومان زەرە دەکەن کە ئەڵم هەمومان مەبەستمەوەیە هەموو هەرێمی کوردستان زەرەکە و زیانی ستراتیژی بەر ئەکەوێ بۆیە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەڵێ ئێستا هەم بەرپرسیارەتێک هەیە هەموو وشاریەکی بەهێزەیە لە ئاستێکی ڕاقی و بەرزە لە هەردوو لاوە بۆ ئەوەی کە ئێمە بەرەو ئەم ستراتیژێتە بەرەو ئەم ئامانجە هەنگاو بنین بەڵام کاکزانە ڕێگام پێ بدەن کە من بۆچوونی خۆم لەسەر ئەوە بڵێم مفەرم وایە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان بە برادەرانی ئۆپۆزیسیۆنی شموتووە بە برادەرانی پارتی و یەکێتی شموتووە ئەم دوو حیزبە هەڵەیەکی توند و قوڵ و ئەتوانم بڵێم بوونیێوی شەکەن ئەگەر بێت و بیانەوێ حیزبەکانی تر بەشداری پێ بکەن لە کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستانە لەم قۆناغا وا ئەخوازێت کە تەنها پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان حکوومەتێکی بەهێزی هەرێمی کوردستانی یەکگرتووی تۆکمەی گونجاوی گونجاوکاری گونجاوکراو دروست بکەن وەکو بلۆکێک کە بتوانن کار و پەیڕە و پرۆگرامی خۆیان جێبەجێ بکەن بلۆکێکی ئۆمۆژێن بلۆکێکی منسەجین و لە بەرامبەر ئەمانە
بەبێ هیچ حیزبێکی تر وە لە بەرامبەر ئەمانە ئێمە بلۆکێکی ئۆپۆزیسیۆنی زۆر بەهێزمان هەبێت لە ناو پەرلەمانە کە چاودێری کابینەی دامی حکوومەتی هەرێمی کوردستان بکە. ئێمە نابێ کاری ئۆپۆزیسیۆن بەکەم بزانین، ئێمە نابێ مهمەی ئۆپۆزیسیۆن بەکەم بزانین. هەر دیموکراسیەک ئەگەر بێت و ئۆپۆزیسیۆنێکی بەهێز و کارای نەبێ ئەوە بە دڵنیاییەوە ئەو دیموکراسیەتە یعنی دیموکراسەتێکی هەش و لاواز و لەرزۆکە. بۆیە هیچ پێویست ناکاکە ئەم هەموو حیزبەی ئۆپۆزیسیۆنمان هەیە ئێمە کێکەکە دابش بکەین لە نێوان هەر هەمویانە وەکو ئەوەی کابینەی دامی حکوومەتی هەرێمی کوردستان غەنیمەیەک بێدا بە پێچەوانەوە دوو حیزب حکوومەت دروستەکەن کە پارتی وێکێتین ئەو حیزبانەی تریش هەمویان کە نزیک کورسەکانی ناگاتە نزیکەی 37 کورسی کە کەم نییە زۆرە کاکزانە وەکو بلۆکێک زۆر بە چڕی و بەتوندی چاودێریانەکەن لە ژێر سەقفی ئەوەی کا پێ ئەوترێ بەرژەوەندێ باڵاکانی هەرێمی کوردستان و ئەمنی قەومی هەرێمی کوردستان. باش کاکتۆر بەڕێزت ئەزانین کە ئێستا ئابووری پارالل لەگەڵ سیاسەتە ئەڕوایان کۆڵەکەیەکی سیاسەتیان هەندێک جار بڵین بڕیاردەری سیاسەتە لەو بابەتەیە مەسەلەن لە هەر شوێنەوە بە زۆرێکە، بەڵام ئێستا جەدەلێک گفتوگویەکی دوور و درێژ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەیە. خەریکە شرۆڤەکاران یان ئەوانەی کە چاودێری ئەو دۆخاکەن ئەڵێن ئەم بابەتە لە دەستی عراق و هەرێمی کوردستانی شانیە، بەڵام ناچارن ئەو گفتوگۆیە بکەن بابەتەکە بۆ بابەتێکی هەرێمی تەنانەت نێودەوڵەتی لە بەرەوەی پرسیینەوتی تێدایە. پێت وایە بابەتی موچە و ئەوەی کە ئێستا موچە بۆ بەستراوەتەوە ڕێک ئەوەیە کە بابەتەکە بابەتێکی نێودەوڵەتی و پەیوەندی بەو گۆڕانکاری و ئاڵۆزی و ململانەیانەوە هەیە؟ ئەگەر بمانەوێت سادەی بکەینەوە ئەتوانین وا قسە بکەین، بەڵام ئەگەر بمانەوێت واقعەکە وەک خۆی ببینین نەخێوان نییە. ئەوەی کە جەنابەت باست کرد ڕەهەندێکی زۆر گرنگی پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغایە. بەڵێ کۆمەلگای نێودەوڵەتی چ لەسەر ئاستی ڕژۆناڵ یعنی هەرێمایەتە ئێران، تورکیا، وڵاتانی کەندا و ئیسرائیل و چ لەسەر ئاستی نێودەوڵەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەوروپا، یەکێتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا، یەکێتی ئەوروپا، چاینا، تەنانەت ئەتوانین بڵێن رووسیا و چایناش بەجیاو یا بەیەکەوە قسەیان هەیە لە پرسی پەیوەندەکانی نێوان هەولێر و بەغا بەگشتی و ژێرخانی ئابووری نێوان هەولێر و بەغا بە تایبەتی. بەڵام ئەگەر بمانەوێت ئەو ڕۆڵەی کە ئەکتەرە لۆکاڵەکانی نێوان هەولێر و بەغا هەیەە لە دەستنیشانکردنی ئاڕاستە ستراتیژەکانی ئەم پەیوەندیانە و بە هەندیان وەرنەگرین ئەو ڕۆڵە بە دڵنیاییەوە ئێمە هەڵەیەکی جددیەکەین. ڕاستە ئێران و تورکیا و ئەو وڵاتانەی تر ناوم بردن ڕۆڵیان هەیە، ڕاستە ئەمریکا و ئەوروپا و چاینا و رووسیا ڕۆڵیان هەیە، بەڵام بەبێ ئەکتەرە لۆکاڵەکانی بەغا و هەولێر هیچێکێک لەم ڕۆڵانە ناتوانن، هیچێکێک لەم کارتانی فشارانە، هیچێکێک لەم جەبرانە ناتوانن خۆیان جێبەجێ بکەن. بۆیە پێم هەڵەیە ئەگەر بێت و ئێمە ڕۆڵی گرنگی ئەکتەرەکانی هەولێر و بەغا لە بەرچاو نەگرن. باشە ئەو مەترسیەی لەو گۆڕانکاریانە لەسەر هەرێمی کوردستان هەیە بەڕێز دکتۆر عادل کامەیە؟ مەسەلەن باز لەوە کرێ بەردەوام هەرێمی کوردستان لەژێر مەترسیایە. بۆ نمونە بینیمان لە شەڕی جەنگی نێوان ئیسرائیل و ئێرانە ساحەیەک بووین، ئەگەر چی سوپاس بۆ خوا تا ڕادەیەک پارێزراین، بەڵام هەمیشە خەڵک دەستی لەسەر دڵیەتی. ئەو مەترسیە چیەکە لە ئێستا لەسەر هەرێمی کوردستانە؟ پێدراوەکان لای جەنابەت چین؟ هەرێمی کوردستان لە بەردەم کۆمەڵێک هەڕەشایە. هەڕەشەی یەکەمیان بێگومان بە دڵنیاییەوە دەستپێکردنەوەی جەنگی نێوان ئیسرائیل و ئێرانە. ئەوەی کاگزان هەم بەلامەوە سەیرە من پێم خۆشە ئاو قسەی جەنابەت ئەگەر وا بێواتە ئەو شارێکی بەرزەیە لە کوردستانە، ئەگەر خەڵک دەستی لە دڵی لەسەر دڵی بێ هەمیشەوە پێی وا بێکە بەڕاستی ئێمە هەرێمەکەی ئەمە لە بەردەم هەڕەشایە ئەما و شارێکی زۆر بەرز و ڕاقیە و حەقە خەڵکی هەرێمی کوردستان سوپاس بگرێن لەسەر ئەو شارە. بەڵام بە پێچانەوە ئەوەی کە من بە مەترسی ئەزانم ئەوەیە کە خەڵک و شار نەبێ بەوە مەترسیە کاکزانە تێگەی ئەڵم چی و خەڵک پێی وابێ ئەوەی کە لە غەزە ڕوو ئەدات پر پەیوەندی بە ئێمەوە نییە. چی پەیوەندێکی بە ئێمە وایە؟ ئەگەر خەڵک پێی وابێ ئەوەی لە نێوان تاران و تەلئاڤیڤ ڕوو ئەدا هیچ پەیوەندی، ئەمە مەترسی، ئەمە هەڵەیە. بۆیە پێم وایە بۆ وەڵامدانی پرسیارەکەت هەڕەشەی یەکەمیان دەستپێکردنەوەی جەنگە لە نێوان ئیسرائیل و ئێرانەوە دڵنیاتەکەمەوە ئەگەر ئەم جەنگە دروست ببێ وەکو جەنگی 12 ڕۆژەی مانگی بوون نابێ، مانگی 6 نابێ، چونکە کۆمەڵێک ئەکتەری لۆکاڵی هەن لە عێراقا
بڕیاریان داوە ئەم جارە ڕاستەوخۆ بڕۆنە ناو جەنگەکە و کورد لەوە زیاتر کاکزانە من پێرێ بوو بابەتێکیان بۆ نادم بابەتەکە هی کەتائیبی حیزب وڵایە کەتیبەکانی حیزب وڵا لە عێراقا داوای ئەوە ئەکەن بە فەرمی سەرکردەکەیان بەشداری کۆبوونەوەی برادرانی ئیتاری کردو خۆ دزانی برادرانی ئیتار چوارچەوەی هەمانگی حەفتانە بەیەکەوە کۆ ئەبنەوە ئەو بابەتە کە بۆم بە من گەیشتووە بە زمانی عەربی ئەڵە سەرکردەی کەتائیبی حیزب وڵا بە فەرمی داوای کردووە لە برادرانی ئیتار لە سەرکردەکانی ئیتار کە حجر بخەنە سەر سوودانی محەممەد شیع سوودانی ئەزانی لە زمانی عەربیە حجر یعنی چی حجر ئەخرێتە سەر یەکێک کە مناڵ بێ هێشتا نەگەیشتوە تا ڕوشت و باڵغ بوون لەبەرەوەی کە مناڵە پێویستە حجری بخەیتە سەر چونکە توانای بڕیاردانی نییە ئەبێ کەسێک وەلی ئەمری بێ یاخود کەسێک کە شێتە یاخود کەسێک کە سەفیها ئەمانە لە کولتوری عەربیەوە بە پێی یاسای عراقی حجری ئەخرێتە سەر برادرانی کەتایبی حیزب وڵا داوا لە نووری مالکی و هادی عامری و قەیس خەزعەلیەکەن کە حجر بخەنە سەر محەممەد شیع سوودانی ئەمە پێشاتێکی یەکجار گەورەوە بە فەرمی برادرانی عەسایبی ئەهلی حەق و کەتایبی حیزب وڵا و کەتایبی سەید شوهەدا و هەموو ئەمانە وتویانە ئەگەر جەنگ دروست بوویەوە ئەمجارە ئێمە ڕاستەوخۆ گوێ لە حکوومەت ناگرین ئەڕۆینە ناو جەنگەکەەوە کە عێراق ئەمانە بڕۆنە ناو جەنگەکەەوە واتە عێراق شوەتە ناو جەنگەکەەوە کە عێراق بڕاتە ناو جەنگەکەەوە بەڕاستە و خۆ و ناڕاستە و خۆ هەرێمی کوردستان هەم بۆ ئیسرائیل هەم بۆ ئیرانەکان هەم بۆ میلیشیاکانی عێراق ئەبێ بە تەراتێن و بە ساحەی جەنگ یعنی ئێمە بمانەوە و نەمانەوە خۆمان لە جەنگەکەوتی ئەوە هەر ڕەشەی یەکەم هەر ڕەشەی دووهەم خۆ دەزانی ئێستا ئەمریکیەکان ئەیانەوێت لە عێراق بکشێنەوە بەشێکی گرنگ لە سوپاکان نردووە بۆ کۆیت بەشێکیشی بۆ هەرێمی کوردستان لە ئەگەریمانەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستانیش دڵنیا بە ئێمە ڕوبەڕووی دوو جۆر لە هەڕەشەی ترە بینەوە هەڕەشەی یەکەمیان بریتە لە تیرۆریزمی داعش ئەوە خۆمان ئێمە چەندی ئێستا کاتی بەرنمەکە نییە گەرنا بەداتا ئەمتوانی بیخەمە بەردەسی جنابەت کە تا چەند هەڕەشەی داعش زۆر بەهێزە و زۆر استراتیژیە نەک هەر بەتەنها لەسەر هەرێمی کوردستان بەڵکو لەسەر چەندین دەوڵەت لە ناوچەکە و هەڕەشەیەکی تریش ئێمە ڕوبەڕوومانە بێتەوە بە دڵنیایەوە هەڕەشەی ئەو هەشتا ڕێکخراوە میلیشیاییە کە لە ئێستا لە عێراقا هەیە و کە حکوومەتی عێراقی ناتوانێت کۆنتترۆڵیان بکە جگەل لەوەش ئێمە بێگومان کۆمەڵێک هەڕەشەی تر ڕوبەڕوومان ئەبێتەوە لە ئێستا ڕوبەڕووی ئێمە بۆتەوە گەورەترین هەڕەشە کاکزانە ئەگەر ڕێگام پێ جارێکی تریش باسم کردووە ئەم هەڕەشەیە نەداعشە نەجەنگی نێوان ئیسرائیل و ئێرانە میلیشیاکانی حەشتی شعبین بەڵکو بوونی چەکە لە دەستی حیزبە کاکزانە ئێمە حکوومەتێکی هەرێمی کوردستانمان هەیە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانە خۆکەتائیبی حیزب وڵا و عەسایبی ئەهلی حەق نایبن بەڕێوە کاکە خۆ ئەفغانیەکان و پاکستانیەکان نایبن بەڕێوە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان جێگری یەکەمی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە و جێگرەکەی جێگری سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی ئەنجومەنی بەرژەوەندێ باڵاکانی یەکێتی نیشتمانی کوردستانە وانێ کاکزانە بەڵە بێگومان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان جێگری دوهەمی پارتی دیموکراتی کوردستانە جێگرەکەی برای سەرۆکی یەکێتی نیشتمانی کوردستانە و ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستانە کە بەڕێز جەنابی کاکوبات تاڵەبانی واتە ئەم حکوومەتە حکوومەتی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی خۆیان ئێستا شانسێکی زۆر بەهێزە بۆ ئەوەی کە چونکە کە ئەوانەی کە ئێستا لە حکوومەتان کاکزانە ئەندامی مەکتەبی سیاسی نین کە دەسەڵاتیان نەبێ ئەو ئەکتەرانەی پارتی وێکێتین کە هەموو دەسەڵاتێکیان هەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانن یعنی ئەگەر جاران جەنابی مامجەلال و جەنابی کاک مەسعود دوو هینیان نردبێ دوو ئەندامی مەکتەبی سیاسیان نردبێ بۆ سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی نازانم هەرێم و وەزیرەکان کە هیچ دەسەڵاتێکیان نەبوو بێ ئێستا پارتی وێکێتی
ئەکتەرە هەرە بەهێزەکانی خۆیان نردوو بۆ ناو حکوومەت واتە ئێستا ئێمە شانسێکی یەکجار گەورەمان بەدەستەوەیە بۆ ئەوەی هێزی پێشمەرگەی کوردستانی یەک بخەین بۆ ئەوەی ئێمە ئەو کارتە لاوازەی ئەو کاتەی کە ئێستا کۆمەلگای نێودەوڵەتی هەمیشە لە بەرامبەرمانە بەکارێنێت کە پێمانەڵێ خۆجیاوازی نیە لە نێوان ئێوە و حیزبەکانی تری عێراقا لە عێراقا تۆ حیزبت هەیە چەکداری هەیە لە کوردستانیشە حیزبت هەیە چەکداری هەیە کاکزانە بوونی چەک لە دەستی حیزبە هەڕەشەیە لەسەر ئاسایشی هەرێمی کوردستان هەڕەشەیە لەسەر ئاشتی کۆمەڵایەتی یعنی لاوازبوونە لە بەرامبەر کۆمەلگای نێودەوڵەتیە و من ئەترسم لە داهاتووە چەندین ناوەندی توێژینەوە هەبێت کە هێزی پێشمەرگەی کوردستان وەکو میلیشیا لە قەڵم بدا بۆیە کاتی ئەوە هاتووە کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان تەواوی هێزەکانیان بەدەستی خۆیان تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کاکزانە یەک ڕستەی تر ئاڵام و ئەوەستم سرکە ڕۆژهەڵاتی نوێی ناوەڕاست جێگای حیزبی تیان نابێتەوە کە چەکداری هەبێت سرکە لە لوبناان حیزبوڵڵا کە ئیمپراتۆرێت بوو وانە ئیمپراتۆرێت و ئێستا ناچار کراوە بەوەی چەکەکانی تەسلیمی دەوڵەتی لوبنانی بکە ئەماس کە حوتی ئۆکتۆبری دروست کە بە درێژایی مێژوو هیچ ڕێکخراوێکی فەلەستینی و عەرەبی نەیتوانیوە چەک بەرێت جەنگ بەرێتە ناو ماڵی ئیسرائیلەوە حەماس ئەوەندە لە ڕووی سەربازیەوە بەهێز بوو جەنگی بردە ناو ماڵی ئیسرائیل ئێستا حەماس ناچارە بەوەی کە بەخۆشی یا بە ناخۆشی لە داهاتوویەکی ئەمڕۆ یا لە داهاتوویەکی نزیکە چەکەکانی تەسلیمی دەسەڵاتی فەلەستینی بکە لە ئێمن حوسەکان ئەبێت تەسلیمی بکەن لە ئەگەڕێمەوە بۆ لوبناان ئەو هەموو حیزبە فەلەستینیەی کە چەکداریان هەبوو بە درێژایی 50 ساڵ لە لوبناانە و دەوڵەتی لوبنانی مافی نەبوو بڕاتە ناو کەمپەکانیانەوە و ئیدارەی چەکەکانیان کە ئێستا ئەوە دەستیان بە تەسلیمکردنی چەکەکان کردووە هەشتی شعبی لە عێراقا خۆ دەزانی ئەمریکا چەند فشاری هێناوە بەوەی کە چەکەکانی تەسلیمی دەوڵەت بکە برای من وەکو دڵسۆزێکی هەرێمی کوردستان ئومێد دەکەم پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم مەسیجە و بە جددی وەربگرن کاتی ئەوە هاتووە کە ئەوانیش چەکەکانیان تەسلیمی حکوومەتی عێراقاکە نا تورکیا نا ئێران نا تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن کە جگە لە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەلگای نێودەوڵەتی دان بە هیچ دەستگایەکی ترانانی باش لەوەوە پێم خۆشە ئەو دڵسۆزیێت بەڕێز دکتۆر بەڵام ئەمەوێ ئەوە بڵێم لە ئێستاە بە پێی تێگەشتی جەنابەت بە پێی زانیاریەکانی جەنابەت کۆمەلگەی نێودەوڵەتی زۆر جارەوترێ وە تایبەتی فەڕەنسا کە جەنابەت لەوەی پاڵپشتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بەستا خەڵک قسەیەکە کات هەتا هەندێک لە پەرلەمانتارانیش لەو بەرنامەی ئێمە وتویانە بۆچی ئەمریکایە کە پێمان وایە دۆستمانە فشارێک لەسەر بەغدا ناکە لەسەر عێراق ناکە بۆ مەسەلەی موچەمان بۆ بنێرن خەڵکی هەرێمی کوردستان برسیەکەن ئێمە پشتیوانیمان ماوە لە ڕووی نێودەوڵەتیەوە بەڵێ ئێمە پشتیوانیمان ماوە لە ڕووی نێودەوڵەتیەوە بەڵام ئەو پشتیوانیانە کاکزانە ینی پشتیوانی یەکەم بێمەرج نین دووهەم سنوورێکیان هەیە ئێمە کۆمەڵە گرفتمان هەیە لەگەڵ بەغا بەڵام گرفتەکانمان تا ئێستا گرفتی وجودی نین تەنها گرفتی ستراتیژین ئەو هاوپەیمانێتی کە ئێمە هەمانە لەگەڵ ڕۆژ ئاوایە لە ساتە وەختە وجودیەکانە بەجددی ئەکتیڤەکرێت بۆ نمونە لە 16 ئۆکتۆبەرە زۆر ئەکتەری عێراقی هەبوون کە ئەیانویست کۆتایی بە هەرێمی کوردستان بێنن و کۆتایی پێبێت کۆمەلگای نێودەوڵەتی هاتە پێشەوە ڕێگەی نەدا ئەو کە ساتە وەختێکی وجودی بوو بۆ ئێمە ئەگەر بەبیرت بێ لە نێوان مانگی کۆتایی مانگی 6 و 7 و 8 داعش تەنها چەند کیلۆمەترێک لە هەولێرەوە دوور بوو و هەڕەشەیەکی وجودی بوو لەسەر ئێمە و ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی دەستێوەدانی ڕاستە خۆی نەکردای شتێک نە ئەمە بەناوی هەرێمی کوردستان ئەسڵ وەکو مووسڵ داگیر ئەکران و هەروها بۆ بەغاشوە بوو ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی نهاتایەتە پێشەوە شتێک نامە بەناوی بەغا داعش داگیری ئەکرد بەڵام ئەوەی کە ئێستا لە نێوان هەولێر و بەغایە ڕوەدات لە نێوان هەرێمی کوردستان و عێراقا ڕوەدات بۆ کۆمەلگای نێودەوڵەتی هەڕەشەیەکی وجودی نییە بەڵکو هەڵەشەیەکی ستراتیژیە ئەم هەڕەشە ستراتیژیانە کۆمەلگای نێودەوڵەتی دەست بەردەوام دەستێوەردانی کردووە بەس دەستێوەردەکانی سنووردارە ئەوە نییە کە بێت فەرمان بکە بەسەر عێراقا ئەگەر ئەوە نەکەی
چۆن سزاکان سناپاک ئەکتیڤەکەم بۆ سەر ئێران ئاوا ئەکتیڤەکەم لەسەر تۆ شتیوان نییە بۆ نمونە تۆ سەرۆکی چ دەوڵەتێکت بینیوە لە کەونا تەلەفۆن هەڵ بگرێت بۆ سەرۆک وەزیرانی دەوڵەتێکی تر بڵێ موچەی فلان و فلان و فلان ئەبێ بدەیت من نبینیوە شتیوان نەبووە بەڵام سەرۆک ماکرۆن زیاتر لە 3 جار کە من ئاگام لێتی تەلەفۆنی هەڵگرت و ڕاستە خۆ بە محەممەد شیع سوودانی وتووە ئەمەوێت گرفتی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ هەرێمی کوردستانە یەکلایی بکرێتەوە ئەمە زۆر برادرانی بەغای پێ بریندار کرد چونکە برادرانی بەغا پێیان وا بووە ئەمە دەست تێوەدانە لە سەروەری عراق خۆسەر ماکرۆن چاکە زانێمە سەروەری عراقا بەڵام لەبەر ئەوەی دۆستێکی ستراتیژی مێژووی ئێمەیە لەم ساتە وەختا بە ئەرکی سەرشانی خۆی ئەزانێ کە ئەو پەیامە بە سەرۆکۆزیرانی بەڵام ئەگەر بتەوێ فەڕەنسا سوپاکەی بنێرێت بۆ ئەوەی کە محەممەد شیع سوودانی ناشار کاکەم شتیوان ناکات بە سوپاکەی کاتێک ئەنێرێ کە هەرێمی کوردستان بەردەم ئاخر ڕستا لەسەر ئەو بابەتەش تۆ تەماشاکە وەزیری دەرەوەی گەورەترین دەوڵەت لە کەوناکە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای تەلەفۆن هەڵ ئەگرێت بە محەممەد شیع سوودانی سەرۆکۆزیرانی عراق ئەڵێ سروشتی پەیوەندەکانی ئێوە لەگەڵ هەرێمی کوردستانە دەستنیشانی سروشتی پەیوەندەکانی ئێوە ئاکات لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بەگشتی و ئیدارەی ئێمە ئیدارەی نوێی ترامپ بەتایبەتی ئەمە دقی قسەیە کە پێتەڵم دقی قسەیە یەک وشەم نەبووە زیاد کردووە نەبووە کەمەم کردووە ئێکاکە ئەمە زۆرە کاکزانانی تۆ لەو زروفەیە زۆرە لەو کاتەیە کە چاکسازی نەکراوە پرسێکی دیکە هەیە کە دائیمەن پرسیارە لە ناوەندی مێدیایی هەرێمی کوردستانە ڕەنگە جەنابیشت بەرجێت کەوتبێویش ئەوەیە ئەڵێن وەکو چۆن ئنجالەوە و ئەپەڕمەوە بۆ مەسلەی لێدانەکەی ئەم ئێوارەیە ئەم عەسرەی قەتەر یعنی ئەڵێن کە لێدان لە هەندێک بنکە لە هەندێک هێزی عراقی لە ئانوساددایە ئەمە ڕاستی تێدایە بەڕێز دکتۆر سیرکە من جارێکیکە لەسەر کەناڵێکی وتم من پێم وا بوو 3 جار ئیسرائیل ویستوێتی لە حەشتی عەسکەری و حەشتی سیاسی و هەشتی ئابووری بدات لە عێراقا بەڵام سەرکردەیەکی گەورەی عراقی بۆی ڕاستکردمەوەتی نا 3 جار نییە 9 جارە 9 جار ویستویان لە بەسرەوە هەتاوکو ئەگاتە کەرکووک لەو 3 حەشتە بدەن هەم لە حەشتی سیاسی هەم لە حەشتی عەسکەری هەم لە حەشتی ئابووری چونکە خۆ دەزانانی حەشتەن مەنزومەیەکی یەکجار فراوان و گەورەیوانێ 9 جار ویستویانە لێ بدەن بەڵام حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی بەگشتی وەزارەتی دەرەوە دکتۆر فواد حوسین بەتایبەتی کە پەیوەندێکی یەکجار جاڵجاڵەکەی قوڵی لەگەڵ ئەمریکا هەیە توانیوێتی لەم ڕێگەوە هەم فەسائیلەکان قەنەعەت پێ بکە کۆنتڕۆڵ بکە هەم ئەمریکەکان قەنەعەت پێکە کە قەنەعەت بە ئیسرائیلەکان بکەن لە عێراق نەدەن بەڵام ئێستا هەلومەرجەکە گۆڕاوە کاتزانە هەلومەرجی مانگی سێپتەمبەر هەلومەرجی مانگی 6 نییە و تەنانەت خودی وەزیری دەرەوەی عێراق بەڕێز دکتۆر فواد حوسین بە فەرمی بە ڕاشکاوی ئەمەیوت کە هەلومەرجەکە گۆڕاوە هەلومەرجەکە بۆچی گۆڕاوە تۆ تەماشاکەی ئەوە ئەمریکا ڕاستە ڕێکەوتنێک هەبووە کە هێزەکان بکشێنەوە بەڵام پێش بەرواری ڕێکەوتنەکە ئەمریکا هێزەکانی خۆی لە عێراق عەرەبی کشاندەوە بەرەو هەرێمی کوردستان ئەمە یەکەم دووهەم تۆ تەماشاکە نازانم برادەرە عێراقیەکانمان لەمە تێ ئەگەن یان نا ئەوە نزیکەی زیاتر لە ساڵێکە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هیچ ئامادەباشی نییە کە باڵیۆزی نوێی خۆی لە عێراق دەستنیشان بکە وانە ئەوەی کە هەیە تەنها کاربەڕێکەرێکە لە ناو سەفارەتی ئەمریکا هەیە لە بەغا و ئەم کاربەڕێکەرە پەیوەندەکانی خۆی لەگەڵ عێراقدا جاران ئێمە سەفیرێکمان هەبوو کە پێ لە عورفی دیپلۆماسیە لە 2023 هەتاوکو ئاخر سەفیر پێوترا سەفیری مافەوق العادە یعنی سەفیری نەئاسایی بوو سەفیری نەئاسایی باری نەئاسایی کۆمەڵێک دەسەڵاتی یەکجار زۆری هەیە کە سەفیرێکی ئاسایی باڵۆزێکی ئاسایی نیەتی و ئەتوانم بڵێم لە پلەی وەزیری ئەمریکی نزیک ئەبێتەوە و پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ کۆشکی سپیا هەیە بەڵام لەم قۆناغە نوێیە ئەمریکا هیچ بە پێویستی نازانێ ئەسڵەن باڵۆزەکەی خۆی دابنێ خاڵێکی تریش کە زۆر گرنگە ئەوەیە کە
جاران ئەمانوت گەورەترین باڵێۆزخانەی دنیا ئەمی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا لە عێراقە بەڵام ئێستا تەماشا ئەکەین بەشێکی زۆری قسمەکانی ناو ئەو سەفارەتە ئەسڵ خاڵی کراون یا هێنراون بەرەو هەرێمی کوردستان یا براون بەرەو وڵاتەکانی کەنداو دواتر تەماشا بکە ڕەنگە ئەمە خۆشش نەبێت کە بیڵم باشش نەبێت کە بیڵم بەس لە بەرفی لە بەرنامەکەی بەنامێکی ڕاشکاوێن با بیڵێ سپاس دەکەم لەوەی کە ترۆمپ هاتوۆتەوە زیاتر لە 17 محاولە هەبووە بۆ ئەوەی کە لە ئاستی لووتکە دۆناڵد ترۆمپ و جمهوریەتی عێراق کۆ ببنەوە ناوی کەس نابم باش نییە بەڵام تا ئێستا کۆشکی سپی ئامادە نییە بە هیچ شێوەیەک نە پێشوازی لە سەرۆکایەتی کۆمار بکە نە پێشوازی لە سەرۆکایەتی وەزیران بکە ئەمە هەموو ئەمانە خۆیان کاکە زانە بەڵگەن لەسەر ئەوەی کە گۆڕانکاری گەورە ڕوویداوە بۆیە ئەمەوێ بڵێم ئەگەر هات و ئەم جارە جەنگەکە ڕوو بداتەوە لێدانی ئەو هەشتا ئامانجە هەشتا هەدەفە ژەنەراڵێکی ئیسرائیلی باسی هەشتا هەدەفەکە لە عێراقا لە نێوان بەسرە بۆ کەرکوو لێدانی ئەم هەشتا هەدەفە ئابووری و سەربازی و سیاسیە لەلایەن ئیسرائیلەوە طبعاً لەلایەن ئیسرائیلەوە ئەگەر جەنگەکە سەر هەڵبدا بداتەوە ئەگەر جەنگەکە سەر هەڵبدا و گریمانەی سەر هەڵدانی جەنگەکە بۆچی بەهێزە کاگزانە چونکە لە مانگی 6 سەرۆک ماکرۆن و محەممەد بن سلمان لە عەربی سعودیە ویستیان کۆنفرانسێک لە نیویۆرک ساز بدەن بۆ ئەوەی لەو کۆنفرانسا زیاتر لە نزیکەی 165 دەوڵەت دان بە فەرمی دان بە دەوڵەتی فەڵەستینیانن لە ئێستا ئێمە 148 دەوڵەتمان هەیە دانی پیاناوە بە فەرمی کە ئەندامی نەتەوە یەکگرتوەکانن ئەم 148 ئەبێ بە 165 ئەمە بۆ ئیسرائیلەکان بە هەڕەشەیەکی یەکجار گەورەیانسانی لەسەر خۆیان یەکێکە لەو هۆکارانەی کە پێش کۆنفرانسەکە بنیامین نەتەنیاهو بڕیاری یان لە کۆماری ئیسلامی ئێران بدا وای لێکرد ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کرد بە ئاگر و ئاسن و کۆنفرانسەکە دواخرا بۆ مانگینەوە لە هەفتەی داهاتوو ئەکرێ لە 22 مانگ ئەکرێ لە 22 مانگ محەممەد بن سلمان و سەرۆک ماکرۆن هەموو ئامادە باشێکیان کردووە بۆ ئەوەی کۆنفرانسەکە بکرێ و بە فەرمیدان بە دەوڵەت ئیسرائیلیش هەڕەشە ئەکا بە دووشت یەکەمیان یا ئەوەیە کە غەزە و زیفەی غەربی ئەلکێنێ بە ئیسرائیلەوە بۆ ئەوەی ئیتر شوێنێک نەبێت دەوڵەتەکەی تیا دروست بکرێ ینی دەست پێش خەرێکە و کۆنفرانسەکە ناوەڕۆکەکەی بەتاڵ بکاتەوە یا ئەوەیە کە سەر لە نوێپەلەماری ئێران بداتەوە و جەنگێکی یەکجار کاتا لە لوبناان بدا لە ئێران بدا لە عێراق بدا کە کۆنفرانسەکە سەر لە نوێ دوا بخاتەوە ئەوەی بەڕێز دکتۆر ئەوەی ئەم عەسرە لە قەتەر ڕوویدا ئەمە بەشێک ئەم پێدراوە نییە کە ئەماداتێ ئەزانێت چۆن ئەمە ئەکرێت یەکێک بێ لەو پێدراوە بێ ئەکرێ یەکێک بێ لەو یعنی ئینزاری یەکەم بێ ئەمە یەککەزان ئەمە یەکەم جارە لە مێژووی ئیسرائیل لە ئوردنیاوە لە سووریاییاوە لە لوبنانیاوە لە یەمەنیاوە و چەندین جەنگی لەگەڵ مەسرا کردووە وانە بەڵام هەرگیز داوەرگیز ئیسرائیل لە 48ەوە هەتاوەکو ئێستا دەستی بۆ هیچ وڵاتێکی کەنداو نەبردووە و وڵاتانی کەنداو وەکو هێڵی سوور وابوون لە ناو ستراتیژێتی ململانەی نێوان عەرەب و ئیسرائیلە پەلامەردانی قەتەر بەو شێوەیەکە باسەکرێ ئێستا لە ئیسرائیلەوە هەم لە ڕێگای موشکەوە هەم لە ڕێگای درۆن و فڕۆکەوە واتە لە هەرسێ ڕێگاکەوە ئەمە خۆی بۆ خۆی پێشهاتێکی یەکجار خراپە و ئەکرێ ئەم دەرهاویشتەیە ئەم موعتایە ئەم داتایە وا بخوێنێتەوە کە ئێمە لە سەرەتایی ئەو جەنگە فراوانەین کە ئاماژەم پێدا بەڕێز دکتۆر ئێستا مەسەلەن لە ماوەی ڕابردوو بگورە ئەگەر جەنگە فراوانەکەش نەکرێ خۆی لە خۆیە ئەسڵەن پەڕاندنی ئەم هێڵە سوورە وە کۆتایی ئەم هێڵە سوورە کە پێ ئەوترێ پەلامەردانی وڵاتانی کەندا و ئیتر ئەوە ئێمە لەوە تێگەێنێت کە بۆ ئیسرائیل هیچ شتێکی حرام نەماوە کە دەستی بۆ نەبە بەڵکو دەست بۆ هەموو شوێنێک و هەموو شتێکە بە پرسیارە سەرەکێکە ئەوەیە ئایا تورکیا ئایا ئێران ئایا عەرەبی سعودیە ئایا مەسر چۆن کاردانەوەیان ئەبێت جگە لەوەی کە ئەم دوانیوە ڕۆبینی ومانە هەندێک بەیان و ناڕزایی و سەرکۆنەکردن ئایا استراتیژێتێکیان هەبێ بۆ وەڵامدانەوە پاشان یەکێتی ئەوروپا
لە بیرت نەچێ قەتەر هاو بەشێک پارتەنەرێکی یەکجار گەورەی یەکێتی ئەوروپایە دواتر ئەمریکا خۆتەزانی قەتەر بە 1 ملیار و 300 ملیۆن بڕیاری داوە استثمار بکرێت لە ئەمریکایە مەسەڵەن خەڵک گوتیان ئەمە پێشکەش دۆ بە دۆناڵد ترامپ بە 400 ملیۆن دکتۆر خەڵک گوتیان مەسەڵەن زۆر بە سادەیی وتیان ئەمە بەرچیلێکە یان شیرینیەکە بۆ ئەوەی قەتەر بپارێزرێ وا وێناکرا کە قەتەر مەسەڵەن چوارچێوەیەکی ئاسن یان بازنەیەکیان کەوانەیەکی ئاسن بە دەوریا کراوە بەڵام ینی بەڕاستی ئەمە لە ڕووی سیاسی و سەربازی و شۆکێنەر نییە ینی پێشببینی کراوە بۆ قەتەر لێدانی لەوە هەرچەندە ئەسەرکردەکانی حەماسەڵێن ئێمە ڕزگارمان بووە ڕزگاریان بۆ ئەم جارە ڕزگاریان نابێت جاری داهاتوو با شۆکێکی یەکجار گەورەیە کە ئەزانی چۆن زانە با من شتێکت پێ بڵام ئەمڕۆ من ئەجەندەیەکی هێمنم هەبوو با هەر وەکو داتا پێت بڵم بزانە چەندێک شۆکە ئەجەندەیەکی هێمنم هەبوو بۆ دیداری تەلەڤزیۆنی تەنها ئەوەی هەم بۆ دوو دیداری تەلەڤزیۆنی بوو لەوەتەی کە خۆ دەزانی ئەمڕۆ لە فەڕەنسا حکوومەت بە فەرمی وازنامەی ئیستقالی پێشکەشی سەرۆک کۆمار کرد کۆمار تاو حکوومەت کۆتایی پێهات ئێستا فەڕەنسا حکوومەتی کاربەڕێکەری هەیە و هەرچی کەناڵەکانی فەڕەنسا و ئەتوانم بڵێم ئەوروپا هەمووی شاوی لەسەر پاریس بوو و بە هەموو بەرنمەکان لەسەر پاریس بوونەوەی کە حکوومەت نەما و ئێمە چوونە ناو قەیرانێکی گەورەوە بەس لەوەتەی ئەم دوانیوەڕۆ کە ئیسرائیل پەلەماری قەتەریە هەرچی کەناڵەکان هەیە کاگزانە هەرچی کەناڵەکان هەیە 180 لە هەموو پرۆگرامەکانیان گۆڕ هەر هەمووی بوو بە قەتەر هەر هەمووی بوو بە ئیسرائیلی قەتەر من چەند ئەم بەرنمەی کە بۆ تۆم دانابوو چەندین داواکاریم بۆ هاتبوو کە ئێستا لە کەناڵێکی تری فەڕەنسی بووم بەڵام لەبەرەوەی پێشتر وعدم بە جەنابەت دابوو لەکانم قبول نەکرد ئەمەوێ بڵێم ئەمە پێشهادێکی ئەوەندە گەورەیە کاتێک هەموو میدیاکانی ئەوروپا سەرقاڵەکە بەخۆیەوە دڵنیا بە پێشاتێکی یەکجار گەورەیە دڵنیا بە شتێک گۆڕا لێرە شتێک شکا یەکرێ بڵێن چوونە ناو دەواازەیەکی دیکەی گۆڕانکاریەکان بەڕێز دکتۆر چوونە ناو دەواازەکە واڵا کرایەوە ئەو دەواازەی کە ڕەنگە ڕۆژانی داهاتوو شتی کەمامداتەیان لێرە ئەوەستێ ئەزانی شۆن ئەوە یەکێک لەو شتانەی کە وەهمێکی ئێمە ئەبێ کۆتایی پێبێت وهمەکەی کە ئێمە هەمانە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستامە وهمێکی سعودی و قەتەری و کوردستانی و عێراقی و تەنانەت ئێرانی و تورکیشە ها وهمەکانی خوارەوە ئەوەیە کە ئیسرائیل هیچ شتێک بە بێپرسی ئەمریکان ناکە یاخود هەر شتێک ئیسرائیل بیکە پێشتر ئۆکەی ئەمریکای وەرگتووە ئەمە لە هەموو بوارێکە ڕاستە بەڵام لە بواری ئاساییشە ڕاست نییە ئیسرائیل بە هیچ شێوەیەک ئامادە نییە پرسی ئاسایشی خۆی و هەر ڕووداوێک پەیوەندی بە ئاسایشی خۆیەوە هەبێ تەسلیمی هیچ کەسێکی بکە بە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و بە کۆشکی سپی و بە ئیدارەی ترامپ و بە خودی دۆناڵد ترامپیشەوە هەر بابەتێک کە پەیوەندی بە ئاسایشی نیشتمانی ئیسرائیلی خۆیەوە هەبێ ئیسرائیل بە تەنها خۆی بڕیارەدە ئەکرێ ئیسرائیل کەپیتاڵەکان پایتەختەکانی تر ئاگادار بکاتەوە بەڵام پرسیان پێناکە بۆ نمونە کاتێک ئەوێت لە ئێران بدا بە هیچ شێوەیەک پرسی بە ئەمریکا نەکرد بەڵکو ئەمریکای ئاگادار کردەوە ئەم ئێستاش کە لە قەتەریاوە بە هیچ شێوەیەک ئەوکەی ئەمریکای وەرنەگرت و وەریشی ناگرێ بەڵام ئەمریکای ئاگادار کردوێتەوە لە لێدانەکە خۆ ئەمریکاش ناڕوات قەتەر ئاگادار بکاتەوە بۆ ئەوەی حەماس ئاگادار بکاتەوە نا بۆ هەندێک شت ئەکرێکە یەکتری ئاگادار بکەنەوە بەڵام لە هەندێک ڕووبەری تریشە ئەمریکا ناتوانێت ئەو کارە بکە بۆیە ئەمەوێ بڵێم ئەوەی ئێستا ئەو وەهمەی ئێمە ئەبێ کۆتایی پێبێت بۆی کە پێمان وابێت پرسی بۆ پرسە بۆ هەموو پرسە وجودەکان بۆ هەموو پرسی ئەستراتیژەکان بۆ هەموو پرسەکانی پەیوەندیان بە ئاسایشەوە هەیە هەمیشە ئەمریکا واژووی کردو ئیمزاکردو نا ئەگەر ئیسرائیل پێی وابێ ئەبێ ئەمڕۆ لە عێراق بدرێ لە ڕووی ئاسایشەوە و پرسەکە پەیوەندی بە ئاسایش ئیسرائیلەوەی بە هیچ شێوەیەک هیچ مفاوەزاتێک لەگەڵ ئەمریکای سەر ناگرێ بەڵام کە تا ئێستا لە عێراقی نەداوە پێی وایە کە ئەو مەترسی ئەوەندە گەورە نییە کە ئاسایشی ئیسرائیل بخاتە مەترسیەوە ئەو خاڵێکی تریش دوای ئەوەی تر ئەوەستم بڵێ من پێم وایە ئەوە ئیتر ئەمە سەرەتایەکی نوێیە ئەمەکردنەوەی دەرگایەکە لەسەر ئەو ڕۆژهەڵاتەی کە ئێمە باسێکن کە ئیتر بە هیچ شێوەیەک
هەمان ئەو ڕۆژهڵاتە نییە کە پێش 7 ئۆکتۆبەر ناسیوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عادل باخەوان بەڕێوبەری پەیمانگای ئەوروپی بۆ توێژینەوە لەسەر ڕۆژهڵاتی ناوەڕاست. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ زانیاری و شرۆڤەکانتان مانجۆمان کردی لە پاریسی پایتەختی فەڕەنسا. ئێمەش لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ.